تۆ قەت ئامادە نەبووی بۆ ژمارەی ڤیو مشکلەکەوێ نازانم ڤیو چییە. جەوهەری چییە لای تۆ لە نێوان حەسەن زیرەک و ماملێدا؟ مامەسا حەسەن زیرەک بە هەموو کوردستان ناگەڕا. شتە جێبوونت لە ئەوروپا چی لە تۆیا گۆڕی؟ جوانترین ئاوازەکانت لەوێ دانەوە؟ وەک بۆیۆل بۆلان فەسڵی بەهات شاو و ڕۆژ و لەیلونی. تۆ قەت ئامادە نەبووی بۆ ژمارەی ڤیو ئەوانە ستایلت بگۆڕیت تەنازل بکەی لە وەڵڵاهی مشکلەکەوێ نازانم ڤیو چییە، ینی لەبەرەوەی کە هینم نییە ئەو فەیسبوک و ئەو شتانە بۆشت گرنگ نییە. ینی باشە حکمی مارکێت بەڵێ بە حکمێکی ڕاستە زانی لەسەر بەرهەمی هونەری یا نەخێر ڕەنگە بەرهەمی باڵا هەبێ خەڵکێکی کەم گوێی لێ بگرە. من ئەوەی کە بە من لای خەڵق منی ناسیوە مەسلەی کۆنسێرتکردنە کە کۆنسێرتەکەم بەبێ ئەوەی کە خەڵق بۆ نمونە لە ڕێگای فەیسبوک و لە ڕێگای ئەمانەوە شت بڵاو ئەکەنەوە بەڕاستی. عکسەوە زۆر جارگلەیت لێکرێ ئەوەی منەزانم خەڵک زۆر نازانێ زۆر تەرویز ناکەی بۆ کۆنسێرتەکانت زۆر ڕکلام ناکەیت هێشتاش ماشەڵڵا جێگە نامێنێت. خەڵقەکە کە دێت یعنی ئەوەی کەس جێگای سەرنجە لای من گەنجەکانن گۆرانەکان ئەڵێنەوە لەگەڵما. ینی بەڕاستی کۆنسێرتێکم لەو کۆتایی ینی بۆ هۆڵی MI9 نزیکەی 2600 کەس هاتوو بەڵام تەماشامە کرد ئەوەی کە گۆرانەکانیان ئەوتەوە زۆربێ زۆری گەنج بوو بەڕاستی. ینی ئەمە ئەو ئەگەیەنێ کە تۆ ئەگەر لەسەر ڕێگا ڕاستەکەی خۆت ڕۆشتی پێویستیت بەوە نەبوو کە ڕێگای خۆت لا بدەی لە پێناوی ئەوەیە کە مارکتینگ چی ئەڵێ و چی ناڵێ. من هەر ئەوەندەی کە تیکتە ئەفرۆشرێت و با بڵێن ئەو گروپی کە لەگەڵ خۆمایە و پارەی هۆڵەکە ئەو شتانە دەرەچێ ئیترەوە گەورەترین سەرمایەیە بۆ من. لە هەموو کونج و هەمیشە هینیان کردەوە هاوکاری ئەویان کردەکەمان لە هەموو کونج و گۆشەیەکە داوای ئەوەت لێ کەن کاک عەدنان وێنێکمان لەگەڵەگری مامۆستا عەدنان وێنێکمان لەگەڵەگری هەڵبەتە بینەرانی بەڕێز مامۆستا عەدنان مامۆستای زانکۆشە. اینجا حەزەلیترین داواکاری وێنەگرتن لە ژیان تاکە لێو کراوێکی بوو. زیاد لە 10 ساڵە بێ جارێکیان هاتمەوە ئەو کاتە سلێمانی مەتاڕی نەبوو فڕۆکەخانەی نەبوو لە هەولێرەوە هاتمەوە دەوری سەعات 3 گەشتمە لای دوکان. باشە ئیتر بیرم کردەوە وتم ئێستا هەتاکو ئەچمەوە بۆ سلێمانی ئەو کاتە ئەوە بچوومای لای دایکم لەگەڵ دایکما دانیشتمای وتم با ماسی بکڕم ئەچم بۆ لای ئیتر کە چووم لەوێ ماسەکە سوورەوەکەینەوە و لەگەڵیانەکەم ئیتر چوون بۆ لای کوڕێک بوو دوکانێکی گەورەی ماسی هەبوو وتم کاکە ژیان ئەدەی ئەم ماسیەوە ئەو ماسی ئەوانم بۆ پاکە وتی باش هەر پاکیە کرد و تەماشامە کرد تەواو نابوو جارجار سەیری ڕێگاکەشیە کرد لەپڕ لە دوورەوە کوڕێکی باریکە لە بەڕاکردنەوە هات و کامێرێکی گەورەی بەدەستەوە بوو ئیتر تا زانیم وتم ئەمە ئامەرەیە کردوێتی وەڵا هات گەشتە ئەوتی مامەسا هینەکان تەواو بوو ماسەکان هەر کوڕەکە گەیشت یەکسەر بە قودرەتی خادرتەوە تەواو بوو خستێ زەرفەوە و ئیتر منش پارەکەی بدایە و وتی مامەسا ڕسمێک بگرین تو فەرموو هات منیش وتم ئەمە کەسێکە لە بەیانەوە ڕەنجی کێشاوە با هەست بە هیچ شتێ نەکات ویستم دەستکەمە ملی وتی مامۆستا شوورە ئەولاوە وتم چۆن بچمە ئەولاوە وتم چەنێک تۆزێ هاتمە ئەولاوتی نات زۆرتر تۆزێکی کە چوومە ئەولاوە تقریبان لە بینی خۆم و خۆیان نزیکەی بەقەدەر بینی من و تۆ بیزەوت ئەوەندەی هێشتەوە ڕسمی گرت و دوایی لیان لام پرسیار بووتم هەست کرد کە بۆنت ناخۆشە ئاوات کردوتی نامامۆسا وتم ئەوی چییە وتی ئەوە ماسیەکە خێنە بینی خۆم و خۆتەوە وتم چۆن وتی ئەو بە کۆمپیوتەرێک خەمە بینی خۆم و خۆتەوە ئەوتم وڵای هەم دوایان خستی هەم ڕکلامی ماسیشیان پێکردی وەڵا بە بزنسمانی چاکی زۆر بزنسمانی چاکی تۆ. مامۆستا برادەرەکانم وێنەگرەکان حەزەکەن بە حکمیەوەی کە هەم ژەنیاری ماملێش بووی ڕۆژگارێ هەم نمونەیەکی باڵاشە لەلات حەزەکەن شتێکی ماملەیان پێشکەش بکەی.
وقبول بولان فصلي بهار شاور رجولين ونيار دناي علينم بوصليار يار داير وباجم ديلي دناي علينم بوصليار يار داير وباجم ديلي یا خوا بەخێر بیتەوە. وەکو مۆسیقیەک لە دەپرسم جیاوازی جەوهەری چییە لای تۆ لە نێوان حەسەن زیرەک و ماملێدا؟ من ئەوەندە ئەڵێم کە خۆزگە ئەو گەڕۆکیەی کە لای مامۆستا حەسەن زیرەک هەبوو، مامۆستا حەسەن زیرەک بە هەموو کوردستان ناگەڕا، لە هەر جێگایەک شتێک فێرە بوو، لە هەر جێگایەک نەغمەیەکی خۆش ئاهاتە گیانی. کاتێک کە هاتۆتە سلێمانی، لە سلێمانی لەگەڵ کۆمەڵی موسیقیدا گۆرانی وتووە، لێرە کۆمەڵی نەغمەی نوێ هاتۆتە گیانی و هاتۆتە هەستیەوە. کاتێک چۆتە بەغدا لەگەڵ کەسێکی وەکو تار تۆفیقی مەزن و محەممەد عارف جزیری و مامۆسای گەورە عەلی مەردان و ئەمانە هینی کردووە، لەوێشە لەو باخچەی ئەوانیش کۆمەڵێ گوڵی لێ کردوتەوە و هەڵی گرتووە بۆ هەستی خۆی و بوەک ئاوازیش کە چۆتەوە بۆ ئێران لەگەڵ گروپی تارانە بەڕاستی زۆربەی زۆری ئەو گۆرانیانەی کە هەستەکەی ئەمە هی مامۆسا عەلی مەردانە، ئەمە هی مامۆسا تار تەوفیقە وتوێتەوە. مامۆسا محەممەدی ماملێ لە ساڵاق دوور نەکەوتەوە، هەتا دوا هەناسەی لە سابلاغ دوور نەکەوتەوە. یەک جار هاتۆتە قەڵاتزێ، لە قەڵاتزێ ئاهەنگێک شتێکی وای کردووە لەگەڵ لەوێ جاتر ژیانی بەس لێ بووە و بەشێکی گەورەی سەرکەوتنی هونەرمەند گەڕۆکیە، گەڕانە. تۆ خۆت سەفەر چی یایتە؟ سەفەر لە هەموو سەفەرێکا تۆ شتێکی نوێ فێر. نیشتە جێبوونت لە ئەوروپا چی لە تۆ ئاگۆڕیوە؟ نیشتە جێبوونم لە ئەوروپا دنیایەکی بە من بەخشی کە زیاتر من لە دەرەوە ئەو سنوورەکەی خۆم جوانتر ببینم، ئەو حەڵقەیەی خۆم مۆسیقای کوردی جوانتر ببینم، چونکە کە لەوێ گوێم لە سێوە ئەگرت، گوێم لە مامۆستا عەلی مەردان ئەگرت، گوێم لە مامۆستا تار تەوفیق ئەگرت، محەممەد حەمە ساڵح دیلان ئیتر جاری وا هەبوو ئەیگریانم بەڕاستی. ئەمانە کە گوێم لێ ئەگرتن لەوێ ئەمزانی ئەم سەروەتە گەورەیە، ئەم گەوهرە گەورەیە کە لە ناو مۆسیقای کوردیایە، تۆ لەو هێمنیەی ئەوێ ئەتوانی پەرەی پێ بدەیت. جوانترین ئاوازەکان هەڵبەتە تۆ لەوێ بە زانستیش دیسان موزیکە خوێنەوە و نۆتەت فێر بوویت و ئەوە نیە ئەعدادی مۆسیقا و جوانترین ئاوازەکانە لەوێ داناون؟ وەڵا زۆربەی زۆری ئاوازەکانم لەوێ داناوە، بەڵێ ینی ڕاستەکەی کە لە هەمووی گرنگترەوە بۆ کە من ماڵەوە زۆر یارمەتی دەربوون، ینی هاوسەرم مناڵەکانم با بڵێن ماباتی خێزانم، ئەمانە هەمویان کاتێک کە بەشی دەنگ و تۆمارکردنی دەنگم تەواو کرد بۆ ماوەی ساڵێک لە شاری ئۆپسالا کە پێڵەن ساون ئنجینیە کە تەواوم کرد، لە ماڵەوە ستۆدیۆم دانا. ستۆدیۆی تر ماڵەکەش بچووک بوو بەڕاستی، بەڵام لە ژوورێکی بچوو کاتوانیم کە ئامێرەکان دابنێم و دەستکەم بە تەجروبەی خۆم، ینی من لە تەجیلی بەکرەوە دەستم پێ کرد، ئەمجار لە بەکرە تەواو بوو هاتمە سەر تەجیلێکی تر، ئەوەندە تەکنەلۆجیەکە پێش ئەکەوت فریای نەئەکەوت. لە 90 تا پێش تۆ نمبینی بوو لە باشووری کوردستان سیدی، بەڵێ لە بەکرەوە دەستە پێ کرد
ئێوە بزانم یەکەم کەسیش بووی لەسەر سیدیت بڵاو کردەوە. بەڵێ من شەوی یەڵدا کە مۆسیقاکەیان تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان لە شاری سلێمانی مۆسیقاکەیان تۆمار کردبوو و مامۆستا ئەنوەر قەرداغیش تۆماری کردووە لەسەر بەکرا ئەو بەکرەیان ناردووە بۆ من هەموو ئەو گۆرانیانم خسۆتە سەر تەجیلی بەکرا بەڵام هەرموو ئەو تەجیلە هەشت تراکی تۆمارە کرد لەو هەشت تراکە بەڵام بڵێن ئەو مۆسیقا ستوریۆیە کە هێناومە لەسەر 2 تراک دامان و 6 تراکەکەی کەش دەنگیم خستۆتە سەر کۆرسم خستۆتە سەر ڕیتمی زیاتم خستۆتە سەر شەوی هێڵدام کە دروست کرد یەکسەر کردم بە سیدی ئەو کاتە ساڵی 1996 باسی خات و مەهاباتی هاوژینت کرد لێرەوە هەڵبەتە سڵاو ڕێزمان بۆی هەیە یەکتر ناسیمتان پەیوەندی بە دەنگتەوە هەبوو بە هەرەکەتەوە هەبوو هونەرەکەتەوە هەبوو ئەمە ئەوش هەر لە با بڵێن بەشی شێوەکاری تەواو کردو لە مەحەدی فنون جەمیلە ئەو مەرحەلەیەک دوای من بوو یعنی من ئێمە یەکەم مەرحەلە بووین ئەو مەرحەلەیەک دوای من بوو قۆناغێک دوای من بوو ئەویش هەر لە بەشی شێوەکاری بوو لە یەک مەکتەب بە یەکەوەی من ئەو کاتە گۆرانی شەوی تاریک و بێدەنگیم وتبوو وابزانم وتبوو لەگەڵ گۆرانی دەسماڵێ و خەڵق ئەیزانی کە وەکو گۆرانی بێژێک بەڵام زیاتر ئیشی شێوەکاریمانە کرد ینی من لە ڕەنگی ئاویە زۆر باش بووم و ئێستاش هەر کە دەرسی کەواتە بە تابلۆکانە سەرنجی و ڕاکێشە وەڵڵاهی تر نازان بەچی سەرنج ڕاکێشەوە ئەو سەرنجی منیش ڕاکێشە بەڵێ ئەو سەرنجی تۆی ڕاکێشە هەردووکمانی تر باشە خوا لێکتان نەکە مامۆستا عەدنان شەوی تاریک و بێدەنگی بڵێ یەکێک لە جوانترین گۆرانیەکانتەوە یەکێکە لە گۆرانیە زۆر نەمرەکانت ئەتوانی پێشکەشی گوێگر و هەوادارەکانتی بکەی لە ڕووداوە ئەوە بە یادی مامۆستا تایری خەلیلیەوە فەرموو ڕۆحی شاد بێ و تۆ عومرە درێژ بێت شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبار و یەکڕەنگی شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبار و یەکڕەنگی لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ بەیادی تۆ لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ بەیادی تۆ قەراوری جێژوان و دیدار لاغاڵ و پەناو پەسەر عاشقی گرتم بووە کارم فرۆفێڵ بوو لە گوڵزارم عاشقی گرتم بووە کارم فرۆفێڵ بوو لە گوڵزارم والله بیری ئەو ڕۆژگاراکەی کە ئەو گۆرانیەت تیاوت بەڵێ ئاڕۆڵە بە بیرم دێ مامۆستا ئەنوەر مۆسیقای بۆ لێدا ژێرزەمینێکی هەبوو کردووی بە ستۆدیۆ ئەو ئیتر چەندین جار دووبارەم کردەوە ئیتر ئەو کاتە ڕاستەوخۆ مۆسیقا تۆمارەکرا بەڵام ئەو هاتوو بە تەجیلێکی بە 2 تەجیلی بەکرا 4 تراکی دروست کردبوو زۆر جوان ئیشیە کردەوە کاتە تۆ چکە لە بەهرە و مۆسیقا و دەنگە نەرم و جوانەکەت نیگارکێشێکی باشیشێت هیچ پێشانگەی خۆتت کردوێتەوە یا دوورکەوتویتەوە لە نیگارکێشانیان نەخێر بە هەردوو باڵەکە فڕیت ئێستش
بەخوا هەردووشیان گۆرانیش و نێگارکێشانیش یەک دنیاە چونکە ئێستا کە زۆر جار ئەچینە دەرەوە با بڵێن هاوڕێم کاک ئاکۆ غەریب زۆر جار ئێمە ئەچینە دەرەوە لە دەشدا ئەنیشین و لەو حەکانماندا ئەنین و ئەلوان مائیەکەن ڕەنگی ئاوی لە سروشتا نیگارە کێشیت بەڵێ و لە سویدیشا تقریبەن پێشانگامان کردوتەوە پێشانگای هاوبەش ینی من بووم خێزانم بوو چەند کەسی کە بووە نایانم نایەتەوە بیر لە سلێمانی لەگەڵ کاک ئاکۆ غەریبە پێشانگایەکمان کردەوە بەسی خۆت نەبووە بە تەنیا لە هیچ گەلەریە کۆنیا بە تەمام چونکە ڕۆژ بە ڕۆژ تابلۆکان زۆرە بێت ڕۆژ بە ڕۆژ زۆرە بێت چونکە من هەرەی کەم و دایانێم تابلۆکانە دەفرۆشی لە پێشانگاکەت کە کردەوە بەڵێ قیمەتیان لەسەر داوانێم و گرانە بن ئیتر قیمەتێک دانی وەڵا نازانم گرانە گرانیە نازانم مەسەڵەن پێوانەکان چییە بۆ دانانی نرخی تابلۆ ئەوەی کە چەند خۆت لات جوانە ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەوەیە کە میلەتی کوردی ژۆک و نەتەوەکانی کە نرخ و ڕێز لە هوەری خۆی بگرێ ئەوترێ هونەرمەند ڕەنجەڕۆیە ژینی تاڵە تاکی هونەرمەندی کورد هەر ڕەنجەڕۆ بێ و ژینی تاڵ بە بەخوا کۆمەڵێشت هەیە کە من زۆرم پێ ناخۆشەوە ینی هونەرمەند بە هیچ شێوازێک نەکڕوزێتەوە باشە هەمیشە ڕێگایەک بۆ ژیانی خۆی بدۆزێتەوە ئێستا زمانەیە با نەیکەمەوە بە بەرنامەی لەگەڵ ڕەنج بەڵام ئەگەر بۆ نمونە یاسایەکی ڕێکوپێک هەبووە بۆ کۆپیڕایت بۆ بەرهەمەکانی ئێوە بۆ ئەوەی کە موزیکەکانتان بەکاردێ پەرسەنتێکیش بێ لە ڕێگەی ئەم دنیای AI و ئەم سیستەمە گەشەکردنەوەی سۆشیال میدیا ئەزانی ئێوە لە دەوڵەمەندەکانی کۆمەڵگا بوون خۆی وایە خۆی لە هەموو وڵاتان دەوڵەمەندترین کەس با بڵێن گۆرانی بێژ و ئەکتەرەکان ئەکتەرەکان بەڕاستی بەڵام بەداخەوە ینی ئێستا با نەچیتنەوە ناو دنیای سیاست چونکە بەڕاستی حەزم ئیدارە بەڵام ئەوەیە کە لە وڵاتی ئێمە مەسەلەکە زیاتر کەوتۆتەوە سەرەوەی کە ئەو سیستەمە کە دروستی ئەەکەن بەڕای من سیاسیەکان دروستیەکەن و ئەوانەی ئیداری وڵاتەکە ئەکەن ئەوەندەی کە سیاست سنگ و هینی هەیە نەکولتور سەنگی جوانی وڵاتی هەیە لە کاتێکە کە ئەگەر تۆ بتوێت ناسنامەی نەتەوەیەک بزانی لە ڕێگای کولتورەکەیەوە لە ڕێگای مۆسیقایەوە لە ڕێگای فیلمیەوە لە ڕێگای وێنە کێشانیەوە لە ڕێگای هونەرمەندەکانیەوە ئەیناسی بەڕاستی نەک لە ڕێگای سیاسەکان مامۆستا هەرگیز ئەندامی هیچ حزبێک بوویت لە ژیان تا ڕاستە و خۆ سیاستت کردووە قەت من نا بەڵام ئەو کاتێک کە مامۆستا دلێر ئیبراهیم چوونە شاخ یەشێتی هونەرمەندانیان دروست کرد لەبەر لەسەر ئەوەی کە بتوانن هونەرمەندان لە ناو شاری لە ناو کوردستانە هین نەبن بۆ ئەوەی کە باوڵن گۆرانی بۆ سەددان بڵێن یا ئەوە بکەن ئەو کاتە نزیکەی 30 بۆ 35 کەس بەنهێنی لە ناو شارە ئەندامی یەشێتی هونەرمەندان بوو لە تیپە شانۆگەریەکان لە هونەرمەندە شێوەکارەکان مۆسیقزانەکان یعنی هەر لە تیپی مۆسیقای سلێمانی نزیکەی 4 بۆ 5 کەس ئەندامی ئەوێ بوو جا هەموو کەسێکش پەیوەند بوو بە کەسێکەوە یعنی من ناتوان میسانەی بێنم کە ئەو لە ساڵی 83ەوە ئیتر من پەیوەندیم هەبوو ئاگامان لە یەکتری بوو ئاگامان لە بەڵامی تر نەچوینەتە ناو بابی سیاسەتەوە هەر ئەوە بوو کە کاری هونەریمان کردو بوو هونەری کوردی ئێمە هەوڵمان داوە بەڕاستی کە هونەری کوردی بە نرخەکەی خۆی و نرخێکی گەورە و بە جوانی خۆی بمێنێتەوە جوانترین سرودی کوردی لەلات کامەیە کە زۆرت جوڵێنێ هەموو جارێکە گوێت لێ بێ سرودێکە بوو کە ئێستاش هەر لەبیرم بێ بە مناڵیش کە لە هەفتاکانە چوینە دەرەوە باوکم پێشمەرگە بوو ئەو کاتە ینی ئەو کاتە کە لە شاخ بوون بە 2 مانگ لە 3 مانگ مەعاششیان وەرەگرت و ئێستا
معاشەکەشی تمەن بوو ئیتر ئێمە لە ژاژلێ بووین لە پێڵەن دێبەر لە خوارەوە کەپرێکمان هەڵدا بوو و ڕادیۆی کوردستان هەبوو ئەو کاتە لە سەر و ژاژلەوە بوو بنکەکەی لەوێ پەخشەکرا چەند جار تارەی بەغدا هاتینی کرد ئەو کاتە و سرودەم هەر لە یادە و ئێحساس بکە پێشمەرگەی بەهاوەتین پاڵەوانی میلەتی پێشمەرگەی بەهاوەتین پاڵەوانی میلەتی ئەو گۆرانیە زۆر خۆش بوو سرودەم زۆر خۆش بوو ژیان جوانە لای من لە ژیان جوانتر نییە چونکە کە لە ژیانە بەرهەمت ئەبێت ئەوەندەی تر ژیانت لاجوانە بێت وەخواخواتە فریای کاتەکانت کەی چ شتێکە لە ژیانە لا ناشرینە تەمەناکی تیا نەبووە لە هەمووی ناخۆشتر بێوەفایی ئینسان بەرامبەر بە ئەو کەسێک کە یارمەتی تادا و پشتت ئەگرێ بێوەفایی بوختان دروستکردن ناشرینترین صفەتی ئینسانە لە ژیان حەزەکەم زانم لە تابلۆکان تا یکەم بە دوا پرساریشم پرسارێکی زۆر تەقلیدیە بەڵام نازام حەزەکەم بزانم ڕەنگی دڵخوازت چییە کە زۆر بەکارێنی هەرچەنە دوای لە پێشانگاکە تایی بینم دێم بۆ پێشانگاکەت من ڕەنگی وەنەوشەی زۆر حەزم لێتی بەڵام هەموو ڕەنگەکانی کە ینی لەو هەم هەیە هەر بە تەواوەتی چونکە وەکو بەهارێک چۆن سازە هەر سازە ئەنی لە سوید ڕسمم کردووە هەمووی ساز بووە ئاسمانی یعنی هەموو ڕەنگەکان لای من بەڕاستی ڕەنگی جوانن هەمووی ڕەنگەکان هەر ڕەنگە و بۆ خۆی جوانی و جەمالێتی خۆی هەیە من بە ناوی خۆم و هاوڕەکانمەوە زۆر سپاسە دەکەم زۆر دڵخۆش بووم کە ئەم ڕۆژە جوانەی خۆتە پێبەخشین دیارە هەم بە ئێمە هەم بە ڕوودا و هەم بە هەوادارە بەرفراوانەکانت جارێکی تر زۆر سپاسە دەکەم سپاسیش کە لەگەڵم فڕیت و سترێسیشت نەبوو بە قسەی کاپتن گۆران یعنی وت لەرزینێک لە دڵتا هەبوو لە دەنگتا هەبوو بەڕاستیەوە لەرزین نەبوو نەبرە بوو قسەی بینی خۆمان زۆر ڕاستەکە من لای خۆمەوە بەڕاستی سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی ڕۆدا و دڵخۆشش بووم کە نیمچە کۆنسێرتێکم دروست کردم قوربانی تۆ دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان بەڕاستی یەکە بە یەکەتان سپاس بۆ کافتنی خۆمان هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک سپاس بۆ دەرهێنەری کاکە سامان دەرهێنەری و وێنەگرە خۆش وێنەگرەکانی یەکە بە یەکە بەڕاستی یەکە بە یەکە زۆر بەدڵ سۆزیانەیە و خۆشەکەشەوە بوو کە وەک باسی ئەوم کردوتم خۆشترین کادەوەیە کە تۆ گۆرانی بۆ جەماوەڕ بڵیت کە سەری دەموچاوی هەمویان مەکرد چبوونە ناو گۆرانێکەوە ئەوانای تر دڵخۆش بووم هەسم کرد کۆنسێرتێکی کە دروستەکەمەوە ئەمێوەبانت خواتۆ لە ئێمە نەسێنێ و هەر بمێنی بۆ کورد و کوردستان و بۆ کەس و کارت و بۆ هەوادارەکانت و بۆ هەر هەمومان لای هەمومان سۆمبڵێکی جوانی جێگەی شانازیت بە قەدەر خۆشەویستیەکەت بۆ کوردستان ڕێزی بەرهەمە کوردیە بەرزەکانت دەگرین جارێکی تر سپاس مامۆستا هەمیشە تەندروست باش بی لەش ساغ بی زۆر سپاس قوربانت سپاس جەنابی کاکە حەمە بۆ دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری پێویستت بەوە هەیە کە نەوەکانی داهاتوو بزانن ئەم میلەتە چۆن گەیشتە ئەو خۆناغا بیرەوەری و کە بڵاو کردەوە خۆی بە 15 دینار بووکیەکێتی بۆ بە چلەی کڕیەوە ئەقلی 40 ساڵ پێشی ستا و ئێستا ڕەنگە جیاواز بێ تۆ ڕاستیەکە ئەپێکی یا دوو لە ڕووی تۆ مبالەغە لە قسەکان تا هەیە کامیان من شتێک ناڵێم وەسایقم لەدەست نەبێ لەسەر وەرگرتنی $1,000,000 لە قاسم سلەیمانی کۆمەڵ و یەکگرتو زۆر پێی ئیزعاج بوون وتیان ڕاستدا ئەو پارەوە گیرا بەڵام ئێمە کردومانە بەکاری خێرخوازی چەندتان وەرگرت؟ $1,000,000